ڕۆمان وەک هونەری تەکنیکە ئاڵۆزەکان هەمیشە لە باسکردن و وێناکردنی چیرۆکە کاریگەری و گرنگەکان هەمیشە وێناکراوە. لە ئێستادا کۆڕێک لەبارەی تەکنیکی نووسینی ڕۆمانی کوردی بۆ بەڕێز دانا عەسکەر نووسەر و شاعیر سازکرا. لە شاری کەرکووک کتێبخانەی کارێز کۆڕێکی بۆ نووسەر و شاعیری شاری کەرکووک دانا عەسکەر ساز کرد. نووسەر و شاعیر دانا عەسکەر لە کۆڕەکەدا بە شێوەیەکی چڕ و پڕوو و ئەدەبیانە لەسەر بابەتی کورنۆلۆجیا و تەکنیکی گێڕانەوەی ڕۆمانی کوردی دووە. کۆڕەکەی ئێمە بە ناونیشانی کرۆنۆلۆجیا و جێڕانەوەی یان قسەکردن لەبارەی تەکنیکی ڕۆمانی کوردیەوە. کرۆنۆلۆجیا واتە بە عەرەبیەکەی علمی ڕیزبەندی یان زانستی ڕیزبەندی ببوورە بە کوردیەکەی زانستی ڕیزبەندی زەمەنی و تەکنیک و جێڕانەوەی تەکنیک و فۆرمی ئەو ڕۆمانانە. ئێمە دێین قسە لەسەر یەکەم ڕۆمانی کوردی ئەکەین لە 1935 کە ڕۆمانی شوانی کوردی عەرەبی شەمۆیە کە لە سەردەمی شۆڕشی بەلشەوی کار نووسراوەتەوە. دوجار دێین لەسەر دوو نۆڤلێت یا دوو چیرۆکی تری کوردی ئەکەین کە ئەوانش ڕۆمانی چیرۆکی لە خەومای جەمیل سائیب و مەسەلەی وجدانی ئەحمەد بەجی موختار جافا. دوجار دێین قسە لەسەر ڕۆمانی پێشمەرگەی دکتۆر ڕەحیمی قازی ئەکەین. ئەمانە هەمووی دێین وێڕای ئەوەی کە قسە لەسەر سەردێکی مێژوویە، قسە لەسەر تەکنیکی قۆناغەکانی ئەو نووسینەوەی ئەو ڕۆمانە ئەکەین. مەسەڵەن بۆ نمونە لە قۆناغی باس لە شوانی کوردەکەین دێین باس لەو قۆناغە ئەکەین لە قۆناغێکی مەسەڵەن چ قۆناغێکا بۆ قۆناغی ئایا قۆناغی سەرمایەداری بۆ قۆناغی دەرەبەگایەتی بووە یان هەر قۆناغێکی تر. بەم شێوەیە دێنی تر تەواو تا ئەگاتە ئەوەی کە لە حەفتەکان و شەستەکان ئەو ڕۆمانانی کە نووسراوەتەوە بەم شێوەیە.